سەلام قادر ئەلبومێکی بە ناوی بەناس بڵاو کردەوە کە 6 تراک لە خۆ دەگرێت لە ئێستادا لە چەناڵی تایبەتی خۆی لە یوتیوب بڵاوی کردوتەوە. لەسەر ڕووکازی بەی زوڵفت وەلامە بەدینێک و شوێنی عاشق سەوابە وەرە بڕوانە بازمی عالەمیدە ئەدی چیا و ناز و عەتابە. من سەلام قادر لە دایکبووی شاری سلێمانی هەر لێرە چوومەتە قوتابخانەی سەرەتایی و پاشان ئامادەیی و دوایی زانکۆ. لە زانکۆ لەگەڵ چەند برادەرێکە هاوڕێتی و پەیوەندیمان دروست کردومانە لەو کاتەوانێ خوڵیاوی شێعر و گۆرانی و موزیک بووینەوە. هەرە و گۆرانیانە بوون کە چوونە سەردەمی ئەو برادەرانە لەوێ لە دانیشتەکانە و لە ئاهەنگەکانی خۆمانە ئەو گۆرانیانەمان دەچڕی بۆ یەکتری. وەک وتم شێعر و گۆرانی و ئاواز وامانە شتێک بوون کە لەسەر زارمان بوو سەرڕای ئەو بارودۆخە ناخۆشە، بەڵام هەردەم هەوڵمانەیەت ژیانێکی خۆش یان ژیانێکی خۆشتر بۆ خۆمان دەسەبەرکەینەوەمانە و لەگەڵ ئەوەشدا لەگەڵ خوێندن و لەگەڵ ئەو بارە دۆخە سیاسێدا یعنی هەڵمان کرد و چوینە ڕێوانەوەمانە. لەو کاتەدا چەند بەرهەمێک هاتە کایەوانێوەمانە کە بوونە ینی بڵێن هەوێنێک بۆ چەند بەرهەمێکی تر لە دەروی وڵاتیش تیپێکی مۆسیقامان دروست کرد لەگەڵ چەند هاوڕێیەکە. یەکێک لەوانەی کە زۆر ئاکتیڤ و چالاک بوو شێخ حسێن کە هەر لێرەش هاوڕێم بوو، لێرەش ینی هاوکارم بوو. ئەتوانم بڵێم ئەو وەکو تۆمارگەیەک وا بوو بۆ من، زۆربەی زۆری ئاواز و گۆرانەکانی من بەڕاستی لای ئەوە و من قەرزارباری ئەوم. دوایی لەوێش کە ئەو تیپەمان دروست کرد، ئەو تیپەش نزیکەی 8 ئەندام بووین لە زۆر چالاکی سیاسیە لێ بەشداریمان کردومانە و هەر لەوێش سرودی کوردستان لەدایک بوو. دوایی گۆرانی چاوەڕێم کردی، دوایی لەبەر دەرگایە وردە وردە ئەمانە بوون بە هەوێنێک بۆ دروستکردنی کاسێتێک. هەستەکە دروست بوو کە ئەو گۆرانیانەی سەردەمی ساڵەکانی هەشتاکان و نەوەتەکان کە ئەتوانم بڵێم هەر بە نەفەسی گۆرانیەکانی تیپی بابان وتراوە، زۆریان هاوڕێ و خۆشەویست و کەسوکاری منم لێرۆ ڕێزم بۆیان هەیە، هەر بۆ نەفەسە وتراوە بۆیە بڕیارماندا ئەو گۆرانیانە هەنێکی هەبوو هەنێکی تازە زیندومان کردوانێمانە و هەمویان لە دوێتەی کاسێتێکە کە بە ناوی بەناس بڵاو کردوتەوە. هیوادارم جێگەی ڕەزامەندی گوێگران بێت، هیوادارم توانی بێتم کە سوچێک لە شوێنی مەڵێن لە گۆرانی کوردیە بکەموانێ، چونکە من باوەڕم بەوەیە کە گۆرانی هینەکە ینی بڵین خۆشیەگە بەخشێت، گۆرانی ئیلانەگە بەخشێت، گۆرانی هێمنیەگە بەخشێت، گۆرانی پەیامێکە. بۆیە گۆرانەکانی من زۆربەی زۆریان چیرۆکێکە، هەمویان یعنی چیرۆکێکیان هەیە، هەمیان هەوێنێکیان هەیە، هەمیان ڕابردوویەکیان هەیە. ئەگەر دەستی ڕۆژگار بایدا سەری من سەری شوشەی شەرە وا چاکە بادە هۆ بەناس هۆ بەناس